سرباری ویکی بریانه هاشی ما آماجه پیکر چگانه مشی آماجه پیکر که همیشه حکومت هریمان کردستانی یا بجن برگیری شهرستانی وزارت نافخوا رنمایان بلاف دکتن جبوان حولاتیان اوین سردان چمو روبارو گومن آوه دکتن دبیجنه هشیار بن ایرب کر ملک گرنه نایتن یان اگر ملی نزانن ملوانیان هشیار بن خو نخنه نواوه آوه دا مترسی در سرگیانی و دروز بیتن لی مخابن سالانه اطراف بویره هر دوباره دمنه و حولاتی گوی خونادن رنمایان هو کار چیه گوتو بیشه که دیگل برای سرامت مقدید پیفدار برگیری شهرستانی اداره سربخوی سورانتی که این برای روانت ایوار باش تو بخیراتی جبو کردستان 24 لسنور هوا سنور جناب هوا گلک گوم آف ریبار چم هنه ایتر حولاتی چین هرما کردستانی من چندر و هرما کردستانی جبو سربرنا دمین خوش گشتیاری یانجی خوفینه کرن سردان آوان جهن آوه دیکتن وان گوم و ریبارانه دیکتن یعنی صدم چیه پابندی بریاران یا بجن رنمایین برگیری شهرستانی نابن بله بەشێوەیەکی گشتی ئیدارەی سەربەخۆی سۆران ناوچەیەکی فراوانی گەشتیاری تێدایە و ڕووبارێک و ئاوێکی زۆری تێدایە کە بە نزیکەی 1000 کیلۆمەتر ئێمە ڕووبار و ئاو چەممان هەیە بەمەش خەڵکێکی گەشتیاری زۆر لە هەرێمی کوردستان و لە پارێزگاکانی ناوەڕاستی و باشووری عێراق ڕوو لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەن وهروە خەڵکێکی دانیشتووی ئیدارەی سەربەخۆی سۆرانش بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و خۆفێنکردنەوە لەم گەرمە تاقەت بڕووکێنەی هاوین ڕوو لە قەراغی ڕووبارەکان دەکەن زۆر جار ئێمە هاوڵاتیان ئاگادار دەکەینەوە بە شێوەیەکی گشتی ڕووبارەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران شیاونین بۆ مەلەوانیکردن و ئێمە لە زۆربەی ئەو شوێنانێک کە ساڵانە حاڵەتەکانی خنکانی تێدا دووبارە دەبێتەوە ئێمە تابلۆی ئاگادارکردنەوەمان داناوە بەسپاسەوە حکوومەتی هەرێم لەم ماوەدا بنکەیەکی تایبەت بە پاراستنی ئاوی ڕووباری سۆرانی بۆ ئێمە کردەوە کە ئەمەش یارمەتی دەربوو بۆ ئەوەی بتوانێت ڕێژەی قوربانی لە سنووری ئەو بنکەیە دروست بکەین و کەم بکەینەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە پێویستیمان بە چەندین بنکە هەیە کە لە ئێستادا چەندین بنکە فەرمانیکردنەوەیان هەیە لە قەزای مێرگەسۆر دوو بنکەی پاراستنی ئاوی ڕووبار و لە قەزای چۆمانیش لە ئایندەیەکی نزیکدا بنکەیەک دەکەینەوە بۆ ئەوەی بتوانین زیاتر هاوڵاتیان پابند بکەین خودی هاوڵاتیان خۆیان زۆر جار سەرپێچی ڕێنماییەکان دەکەن مەترسی لە سەرجانی خۆیان دروست دەکەن بەبێ ئەوەی گوێ بدەنە ڕێنماییەکان تابلۆکانی ئاگادارکردنەوە تیمە گەڕۆکەکانی ئێمە مەلەوانی دەکەن و سەرنجام کارەساتی نەخوازراوی لێ دەکەوێتەوە باشە تیمên we berdawamin taybet di werzê havînê de ev haleta ro didin beriz rewan tîmên we berdawamin li wan cihên tev amaje pêkiriya û cihên avê yan robar bî çem bî gom bîtin ji bo vê çendê yanî hawlatiyan berdewam haydar bikin lewanê hawlatiya yan geştyar e dema seredana cihekê wesa dike çi robar bîtin çi gom bî çi çem bîtin lewanê wê qitعê venexwînîtin vê tabloyê venexwînîtin ku dibêjî êre یا ریپیدراو نیه بو ملکرنه یا جی اگر یه ملوان نبی لوانه مترسی سرگیانه تا دروز بکتم شیوهی که میدانی تیمین ول هاتنو چونت کن وان جهانه ئێمە لە تەواوی بەڕێوەبەراتیمان لە تەواوی بنکەکان ئێمە بەتایبەتی لە ڕۆژانی پشوو هەینی و پێنجشەم و هەینی و شەموان کە گەشتیارێکی زیاتر ڕوو لێ سنوورەکەمان دەکە ئێمە تیمی گەڕۆکمان هەیە بەسەر ئەو شوێنانێک کە خەڵک و گەشتیار ڕووی لێ دەکەن و ساڵانە قەڵەباڵغی و گەشتیار لێ کۆ دەبنەوە ڕێنماییان پێ دەدەین بەڵام وەکو ئاماژەم پێدا ئێمە زیاتر لە 1000 کیلۆمەتر ڕووبارمان هەیە خۆ ئێمە ناتوانین بە درێژایی 1000 کیلۆمەتر پاسەوان دابنین یاخود تیمی گەڕۆک دابنین بۆ ئێمە ناچارین لە زۆربەی شوێنەکان تابلۆ دانین ئەو شوێنانێک کە دەستیشمان پێ بگەن بەپێی توانای مرۆیەکانی ئێمە بەپێی ئەو ژمارە کارمەندانەی کە لە بەردەستی ئێمەیە ئێمە تیمی گەڕۆک دابش دەکەین بەسەر شوێنەکان بەڵام وەکو فراوانی ئێمە ناتوانین تەغتیەی هەموو سنوورەکە بکەین بۆیە پێویستە هاوڵاتیان گوێ لە تابلۆکان بگرن ئاستی خودپارێزیش بەرزکەنەوە لە پێناو سەلامەتی خۆیان باشە ئەگەر هاوڵاتی گوهداریە ڕێنمایان هەوا نەکردن ئەو ڕێنمان وە بەڵاو گرینەوە داڵقاندینە di çarçoveya tabloyan dabîtin yan her şêwazekî dîke bît kete haleteke nexwazraw da haleteke tengaviyê da haleteke bin avbûnê da yani çirê peywendiyê bi tîmên hewa biketin
یان نزیکترین بنگێ هەوا چاوە بزانیتن بۆ vê çendێک و هانایە بۆ هەوا بینم نزیکترین وەخت یان زووترین وەخت تیمên هەوا بگەهنە سەر وان kesên ku ketîne nava avê da ji bo vê çendê zû qurtar bikin. بەڵێ ئێمە ژووری کۆنتترۆلمان هەیە لە بەڕێوەراتیمان کە بە ژمارەی هێڵی گەرمی 115 هاوڵاتیان دەتوان لە ڕێگەی هێڵەکانی کۆڕک بێ بەرامبەر پەیوەندی بە ژمارە 115 بکەن بەم شێوە ئێمە دەتوانین لە نزیکترین بن کە ڕابسپێرین بۆ بەهاناوە چوونیان بە شێوەیەکی دیکەش ئێمە ئامۆژگاری دەکەین خەڵک بەبێ بەکارهێنانی هێلێکی خۆپارێزی مەلەوانی نەکاتن یاخود لایەنی کەم ئەگەر پابەندی ڕێنمایەکانی ئێمەش نەبوو لە شوێنێک هەوڵیدا مەلەوانی بکاتن لە شوێنی چۆڵ نەبێتن واتە لە نێو قەڵەباڵغی بێ بۆ ئەوەی ئەگەر مەترسی لەسەر گیانی دروست بوو کەسێک لەم ناوە بتوانە یارمەتی بدە چونکە ئەگەر تۆ لە شوێنێکی چۆڵ و وەتەنیا بووی ئیتر کە مەترسی دروست بوو لەسەرت کەس نابێ هانای بۆ بەری تو گیان لەدەست دەدەی. زۆر باشە کاکڕەوەند داف ساڵەدا هیچ بوارەکان نەخواستی ئەنی بوارێن خەندەقینێ بنئابوونێ لە سنووری هەوا ڕووداینە وە قورتارکردبن یانژی ئەگەر ئامارێکی بدەیەمە دوورڤەیەکێ. بەڵێ ئێمە لە ساڵی ڕابردوو لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران 15 خاڵەتی خنکانمان هەبوو بەڵام ئەم ساڵ تا ئێستا لە نیوەی وەرزی هاوین و گەرماداین ئێمە تا ئێستا 6 حاڵەتی خنکانمان هەیە لەم 6 حاڵەتە یەکێکیان مێرمنداڵێک لە نێو حەوزێکی ئاودا گیانی لەدەستداوە و 5 حاڵەتیش لە ڕووبارەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران گیانیان لەدەستداوە و تاکو ئێستا ئێمە زیاتر لە 20 حاڵەتی ڕزگارکردنمان هەبووە کە تیمەکانی ئێمە توانیویانە فریان کەون لە نێو ئاودا ڕزگاریان بکەن و گیانیان بپارێزن لە مردن. زۆر باشە بەڕێز ڕەوەند مەغدید پەیوەداری بەرگریە شارستانیە سۆران لە ئیدارە سەربەخۆی سۆران گەلمە بووی گەلێکی سوپاس.